بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. قەیرانی سیاسی و دارایی هەرێم زەبری کوشندەی لە کەرتی وەبەرێنان لە هەرێمی کوردستان داوە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کەرتی وەبەرێنان لە هەرێمی کوردستاندا بە قەیرانێکی سەختدا تێپەڕ دەکات و بۆ هۆیە بەدەیان سەرمایەدار مایەپوت بن و بە هەزاران کەسیش هەلی کاریان لەو کەرتە لەدەستدا. بەیوانداری بەڕێز یاسین مەحموود و تەبێژی یەکێتی وەبەرێنەرانی کوردستان هاوتوێ ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەبین. قەیرانی سیاسی و دارایی هەرێم زەبری کوشندەی لە کەرتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا. کەرتەکە ڕوبەڕووی شکستهێنان بووەتەوە. ساڵی 2015 و 2016 ساڵێکی سەخت بوو بۆ بەرهێنەرانی هەرێمی کوردستان. بەو هۆیەوە بەدەیان کۆمپانیا و خاوەنکار مایەپووز بوون. بە هەزاران هاوڵاتیش لە کەرتی وەبەرهێنان کارەکانیان لەدەستداوە. قەیرانی سیاسی و دارایی هەرێم وای کردووە کەرتەکە ڕۆژ بەڕۆژ لە هەرێمی کوردستان ڕوو لە پاشەکشە بکات و ئەمەش بۆتە هۆی ئەوەی بەشێک لە وەبەرهێنەران سەرمایەکانیان بگوازنەوە بۆ وڵاتانی دەرەوە. کاریگەری قەیرانی سیاسی و دارایی لەسەر کەرتی وەبەرهێنان وای کردووە ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستان زیاد بکات. لە لایەکی ترەوە کاریگەری قەیرانەکانی هەرێم وای کردووە جگە لە وەبەرهێنانی ناوخۆ وەبەرهێنانی بیانیش لە هەرێمی کوردستان کەمی کردووە. ئەو کات ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ کەمی کردووە بەهۆی قەیرانەکانی هەرێمی کوردستان. وێڕایەوەی کەرتی بەرهەمهێنان لە بارودۆخێکی زۆر خراپدایە تاوەکو ئێستا پلانێکی ستراتیژی بۆ چاکردنی دۆخی کەرتی تایبەت لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان و وەبەرهێنەرەکان دانەنراوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان تا یاسین بەخێر بن. سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دوای زیاتر لە 2 ساڵ ئێستا ڕەوشی کەرتی وەبەرهێنان لە کوردستان چۆن ئایا کەرتەکە ماوە؟ بەناوی خۆی گەورە میرەبان سوپاستانەکەم کام جارش بانگتان کردینەوە گفتوگۆ بکەین لەسەر بواری وەبەرهێنان و هەوڵژە دەین ئەگەر مەجالی شەو تۆزێکیش بەگشتی باسی ئابووری هەرێمی کوردستان کەین. ئێمە لە هەرێمی کوردستانە دیارە بەداخوانیەوە پێمان نایە ساڵی سێهەمی قەیرانی دارایی و قەیرانی سیاسی. قەیرانی دارایی تقریبا ساڵی سێهەمە بالضبط، قەیرانی سیاسی ژەو بەرەو ساڵی دووهەمە ڕات. ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە بەسەر کەرتی تایبەت بەگشتی هاتووە، بەڕاستی تەنها ئەگەر بڵێن کارەساتێکە و زەرورزیان لە چەند کۆمپانیا و یاخود چەند کەسێک بێکار بوون یاخود چەند کۆمپانیا مایەپوت بوون، ئەمە کیفایەت نییە برای بەڕێزم. هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2014ەوە ئەو گورزە کوشندانی کە بەر جەستەی ئابووری کەوت تەنها ئەوەندە نەبوو کە پرۆژەکانی وەبەرهێنان یاخود وەمانایەکی تر تەنها ئەوە نەبوو کە ئاڵگۆڕی بازرگانیمان لەگەڵ ئێران و تورکیا و وڵاتانی ترکەم بێت، یاخود تەنها ئەوە نەبوو بڵین ئێمە پرۆژەی بەڵەندەراتی بە تەواتی لەم هەرێمایە پەکی کەوت، بەڵکو ئەوەی کە جێگای داخە متمانە لەسەر وەبەرهێنانی هەرێمی کوردستان، متمانە نێودەوڵەتیەکان زۆر مهمە، متمانەی ئەو بانکانی کە هێواشی واش خەریب و سیقانە کرد بەم هەرێمەی بیان پرۆژەی استراتیژی لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکەن. ئەو متمانەیەمان لە دەستدا. ئەم متمانەیە بە چۆن یانی کە ئەڵم لە دەستماننا خۆی وەبەرهێنان ئەبێت دوو متمانێ هەبێت لە هەموو جیهانە، ئەگەر نا هیچ کەسە ناتوانێت وەبەرهێنان بکە. یەکەم متمانەیەکی واقعی دەرەکی، دوو متمانەیەکی واقعی ناوخۆیی. ئێستا من ئەپرسم جارێکی تر خەڵکی کوردستان متمانە ئەکەنەوە بە ئێمە وەبەرهێنەر بڵێن پرۆژە جێبەجێەکەین، ئەمە لەلایەک. لەلایەکی تری شەوانەیە ئەوەی کە پێی ئێمە یعنی کاریگەری لەسەر دڵمان دروست کردووە ئەوەیە جاران کەم وەبەرهێنەر هەبوون، کەم بوون ئەو وەبەرهێنەرانەی نانتوانایە وەبەرهێنەرێکی دەرەکی قەنەعەت پێ بکەن بێ پرۆژەیان لەگەڵا جێبەجێ بکات. زۆر بەمان توانی بوومان
ئەگەر وەبەرهێنەرەکە بە ڕسمیش ناتە بەغێر ڕسمی پارەمان لێوەرەگرت ئەمانهێنا لە کوردستانە بەشێک پشکێک لە پرۆژەکانی خۆمانمان پێدا بەڵام ئێستانە ئەوەی کە جێگای داخە لە کۆی لە سا سیمێکی وەبەرهێنانی هەرێمی کوردستان یعنی ئەو چل ئەوە ملیار دۆلاری کە بازەکرێت خەباری وەبەرهێنانی هەرێمی کوردستانە لە سا سیمێکی وەبەرهێنانی دەرەکی و هەروەها وەبەرهێنەری جۆن بێجەر بواتە دەرەکیەک لەگەڵ مستەسمیرەکە ئەمانە ڕۆشتن کوردستانیان بەجێهێشت پرۆژەکانیان بەجێهێشت پرۆژەی وا لەو هەرێمی کوردستانە پەکی کەوتووە خەو بوو خەو ئەو پرۆژەی لە کوردستانە جێبەجێ بکرێ ینی خەو بوو ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە هەشتاکانە حتا لە نەوەتەکانیشە بیان وتە لە کوردستانە پرۆژێکی ئاوا جێبەجێکرێ لەواچی ئێمە خەومان بۆ بۆچی پرۆژێک بۆ قەیرانە بوون بەرهێنانی دەرەکی جیانێش ئەوانەی کە ئێمە زۆر ینی پێی ناڕەحەتین چەندین پرۆژەی پیشەسازی زۆر گرنگ لە هەرێمی کوردستانە لە مەرحەلەی هەندێکی لە مەرحەلەی مواڵەتیش چوو بۆ دەروانێک کە کاکە براگیان هەرێمی کوردستان پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ هەرێمێکی بەکارهێنەرین ینی ئێستا ئەم ستۆدیۆی بەڕێستان کە ئەم بەرنامەی تیا ئەکرێت کە سەیری ئەەکەین لە 99.9 ئەم شتانەی کە لێرە ئیدەرەوەی ئێمە بەکارهێنەرین بەڵام ئێمە پێمان نابوو ئەوەی کە لە هەندێ بابەتی گرنگ کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە پێمان نابوو بەوەی کە هەرێمەکەمان هێواش لە بەکارهێنەرە بکەین بە هەرێمێکی وەبەرهێنەر وەختێک کە ئەو کۆمپانیا دەرەکیانە هاتن معمەلی چیمەنتۆیان لە هەرێمی کوردستانە دروستکرد یەکەم کۆمپانیا کێ بوو هاو پرۆژەی چیمەنتۆ دروست کرد لابارجی فەڕەنسی بوو کە لەلایەن وەبەرهێنەرێکی خۆماڵی خۆمانەوە دەستخۆشی لێکەین کاک فاروق توانی قەنەعەت پێ بکات بێ پرۆژەیەکی استراتیژی لە بواری چیمەنتۆ جێبەجێ بکات بەڵام من زۆر جار لەم بەرنامانەیە کە قساکەم دوای بەرنامەکە خەڵک تەلەفۆن بۆکەن ئەڵەوە مەلاسین ئەجگاری بۆ دەست ناکەی بەگریان بابەگیان هەندێ مستەسمیر هەیە لە کوردستانە سەرمایی نیشتمانی وڵاتەکەی ئێمە بوو ئەمانە دڵمان پیان خۆش بوو کە ئیشیانە کرد بە جددی پرۆژیان جێبەجێ کرد پرۆژەی بۆ لە بواری ئاسنا لە مەعمەلە گەورەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکیان لە بازیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە من ئەم قسە ئەەکەم دوای برادەرینە تحقیقی لێ بکەن ئەگەر ئەم قسەی من وانە بوو جاری تر بانگ مەکەن بۆم بەرنامانە ئەم پرۆژەیە لە دایک بوو لە ماوەیەکی زۆر کەما لە 3-4 ساڵە لە منتیقەی بازیان پرۆژەیەک ئێمە دڵمان بۆ خۆش بوو کە سەدان کەس ئیشی تیا بکە بەرهەمەکانی خزمەتی کوردستان کە بەڵام لە سای سیاسەتی نادروست و ناتەندروستی وەزارەتی سامانە سروشتەکان خەریکە ئەم پرۆژانەش کە مستێ بوو لەو خەرمانە گەورەیەکە ئێمامانیش دەستمان کرد خەریکە ئەم پرۆژانەشمانە دەست دەرەچێ بەهۆی ئەوە من حەزم کرد هەر خۆی بۆ خۆی پرسیارێ بێ کە جەنابتان بکەی ینی ئەزانی چی مەقاوماتی ئیستثماری ئێمە بند بوو بە دووسێ وەزارەتەوە هەموو مەقاوماتی ئیستثمار ئێستا مستەسمیر کەوێ بێ لە مەیدانە ئیشکا ئەوەی کە چەک و تەقەمەنیە بەدەستیەوە بۆی بتوانێت پرۆژەکەی پارێزێ هەمووی سێشتە یەکێکیان ئەو دەعمەی کە بە پێی یاسا بۆی دیاری کراوە بریتێ لەوەی کە سوتەمەنی بۆ دیاریکەی یاخود لەلایەکی ترەوانە لە مەوزوعی زەریبە و کارەبا و ئەم شتانەیە تا بتوانێت چی بکە کە ئەڵێن مەقاوماتەکە چێت تاوەکو بتوانێت مەقاومە بکە لەگەڵ بەرهەمێکی دەرەکی من بەرهەمەکە لە ئێرانەوەیە حکومت ئێستا حکومەتی هەرێمی کوردستان کە ئێمە مەوزوعانیان بۆ بازەکەین ئێستا خەریکە لێمان ئێمە لە چەند هەفتەی پێشووکە کردمان بە هەرا باش بوو یەکسەر ئەنجومەنی وەزیران سەحەب مەعمەلە گەورەکانیان بان کرد بۆمان شەرحکردن ئەو بەرهەمەی ئەو ناڵێ من مقاومە بکەم یە بەبێ تەقەمەن تەسلیمە بم بۆ چونکەم چیمەنتۆم بۆ ئەنێرێ لە ئێرانەوانێ ئەو لەوێ دەعمیەکات سیاسیەن دەعمیەکە اقتصادیەن دەعمیەکە بۆی هەرێمەکەی تۆ بەرهەم نەگرێ بۆی هەرێمەکەی تۆ بەر نەگرێ کاتێک هەیە عەزێتی بەرهەمەکەی منە پەکی منە خات منیش مەجبورم بە سەدان کەس بنێر بە ماڵەوانێ لێرەوانێ ئەگەر بڵێن جەنابی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ عقد ئەخلاقە عقد یەکلایەنە نییە برای عەزیزم عقد بە دوو تەرەفەیە خۆم قانونی نیم بەڵام عقد شەریعەیە لە بینی دوو کەسە تۆ یعنی چی یەکسەر ئەمەم لێ ئەگریتە ئەم لێ ئەی چۆن من مقاومە بکەم لەگەڵ ئەم هەموو بازاڕە گەورەی جیهانە معقولە بەڕیشی کێڕەوە لە هیندستان چیمەنتۆ بێ بۆ وڵاتەکەی تۆ ئەی من لە سلێمانی بووم بە سەحەبی 10 ملیۆن تەن چیمەنتۆ ئێستا لە ساڵێکا بەرهەمێنم بێم بە کێ بۆ ئەو مەعمەلە جوانە پەگەخی ئەمە لەلایەکی تریشەوانە خەڵکی تر کە زۆر مهمە ئێمە کە ئێستا ناتوانین مقاومە بکەین نەبوونی یاسای پاراستنی بەرهەمی خۆماڵی لە کوڕەی زەوی بگەڕێ کوڕەی زەوی ئەم زەویە بە تەواتی بگەڕێ ئەوەی کە مەملەکەت بێ ئەوەی کە دەوڵەت بێ ئەگەر لە شوێنێک کوێخایەک هەبێت ئەو شوێنە نانەوایەکی دەبێ ئەو کوێخایە هەتاوەکو نانی ئەو نانەوای وەستا بێ ناڵێ خەڵکی دیەکە بڕۆن نان لە شوێنی کە بڕن بەس ئێمە سەرمان لەمە سوڕماوە بە چاوی خۆمان حکومەتەکەی خۆمان ئەی بینێ ئەم هەموو مەعمەلە دروست کرا لە مودەتێکی زۆر کەمە بەرهەمەکەی بۆ نیشتمانەکەی خۆمە کوڕی گەلەکەی خۆم ئیشی تێ ئاکات
لەو لاوانە سیرەکەیت بە ئاسانی نە ئەو پارێزیە نە بۆی مهمە کارەباو لەسەر زیاکە و زەو لەسەر زیاکە لەو لاشەوە بە وڵاتە دراوسەکان ئەگەر شت بنێرن بڵێن گومرگ زیاکە دە 15 ڕۆژ داوامان کرد زۆر زەخمان کرد کە گومرگ زیاب کرێ گومرگ زیاد کرا لەسەر هەندێک بەرهەم کاتێک گەزانی وڵات کاکە دە ڕۆژگە وڵا ئەوە ئێران عاجز بوو ئەوە تورکیا عاجز بوو چی بکەین لەلایەکۆیان تۆ ئەبێ بێیت وڵاتەکە و بە تەواوی تەدمیر کەیت و بیخەیتە ژێر ڕکێفی سیاسەتی ئابووری وڵاتانی ترەوە یانەبێ ئازا و چاو نەترسان زۆر باشە باش ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان چی کردووە بەرامبەر کردیوە بەرهێنان و بەرهێنان بەڕێستێن و نیگەرانی لی بۆ نمونە چی کردووە لەو ماوەیەدا کە وای کردووە ئەم کەرتە بەرەو نەمان بچێت دوژمنی سەرەکی کەرتی تایبەتی هەرێمی کوردستان کۆماری ئیسلامی ئێران نییە تورکیا نییە ئەیکێ بازاری گەورەی چین نییە دوژمنی سەرەکی ئێمە وەزارەتی سامانە سروشتەکانە چاوی پێمانە وایە من ئێستا سوێنگە خۆم سوێنگەکەشم ناکەوێت کە فارتەکەشی نام من ئەوانەی کە معمەلیان هەیە وەزارەتی سامانە سروشتەکان چاویان ئەو شخصە نابینێت هەر احترامان لێ ناگرن خاوەن معمەلی گەورە هەیە ئەزانی چی کاکە ئەو یەک شتە پێ بڵێم لە دوێنێ من پێرە شەوی پێنجشەمە لەسەر جومعە لە سەحەر بەرنامەیەکم هەبوو لە کەناڵی سەحەر لە تاران بەرنامەکە کرا لەسەر اقتصادی کوردستان ئەزانی چیم کرد لە ناو بەرنامەکەیە وتم هەر وەک تەحەدایە گوتم بەبێ عاجزبوون نیعمەتزادە کاتی خۆی ڕەفیقم بوو پێشەوە بێ بە وەزیری سەناع ئێران وتم ئەگەر ئاغای نیعمەتزادە لێم عاجز نەبێ گەورەترین بەرهەمهێنان معمەلی بەرهەمهێنان کارخانەی بەرهەمهێنانی چیمەنتۆ لە عێراق و ئێران و سووریا و تورکیا لە سلێمانیە بۆ کابرای بەرنامە ڕوونکردوتم کاکە ئێمە معمەلمانەیە ڕۆژی 18,000 تەن بەرهەمهێنێ گەورەترین معمەل لە ئێرانە 12,000 تەن بەرهەمهێنێ باشە ئەم خاوەن معمەلە حەق نییە پەیکەرێکی ئاڵتونی بۆ بکەی هەر بە زیینگویی کاکە بە ئاڵتون بۆی مەکەن بە گەج بۆی بکەن کورە بابە بە پەیکەری بۆ مەکە بەس چاو بیبینێ ئەم جەنابی وەزیر چاوی ئەم شخصە نابینێ لەواچی هەروە کاکە برای عەزیزم ئەم معمەلانە لەسەر متمانەی حکوومەتی هەرێمی کوردستان و پاڵپش بە یاسای و بەرهێنان یاسای ژمارە 4 ساڵ 2006 دروست بوو ئەزانی لە هەندێک وڵاتە لە وڵاتە پێشکەوتوەکانە لە وڵاتانش کە نیمچە پێشکەوتووە لە وڵاتانش کە ئەوێ بەرەو ئەوە بڕۆن ئابوورێکی سەربەخۆیان هەبێ کاتێک کە معمەلێ دروست دەکرێت بای 5 ملیۆن دۆلارە شانازی زۆر گەورەی پێواکەن ئەو معمەلانەی کە لە وڵاتی ئێمەیە دروست کرا ئەگەر لە وڵاتێکی وەک ئێران بووە یان لە وڵاتێکی وەک تورکیا بووە میهرەجانی گەورەی بۆ دروستەکە بەڵام ئێمە ئەڵێن ئەوە معمەلەکانمان تیاچوو ئەڵێنەوە کەرتی پیشەسازی کەرتی گشتیاری باشە من ئەپرسم لێرەوە پرسیارێکەکەم ئەمە بەرنامەیەکی زۆر خۆشە شکر بەخوا قسەشم بۆیە خۆشم حاضر نەکرد بوو چکم تۆ زۆر درەنگ بەمنوت بەڵام ئەپرسم ئەگەر لە ساڵی 91 تا 2000 نەخێر دوای پرۆسی ئازادی عێراقیش تا 2003 بیان وتەیە وڵات ڕۆژێ لە سلێمانی ئوتێلی گراند میلیۆم دروست دەکرێت یاخود هیلتۆن لە سلێمانی دروست دەکرێت یان بیان وتایە ئەو ئوتێل و پرۆژە جوانانە لە هەولێری پایتەختی کوردستان دروست دەکرێت یان بیان وتایە ئەو ئوتێلە جوانانە لە دووهۆک دروست دەکرێت هیچ کەس باوەڕی بەوە کرد ئەم هەموو پرۆژە گەشتیارە جوانە دروست بکرێت باش ئەم پرۆژە گەشتیارانە ئەم ئوتێلانەمان بۆچی دروست کرد ئەم پرۆژە گەشتیارانەمان بۆچی دروست کرد بۆمان دروست نەکرد کە ئەبێ ئێمە ئەم پرۆژانە بازاری بۆ دروستکەین ڕێستۆرانەکانی ئوتێلەکان خەڵک تیا بخەوێت ئەزانی ئێستا ئێمە شانازی بە خۆمانەوەکەین پێم ناخۆشە چونکە من زۆر هاتوچوو ئێرانەکەم لێم عاجز نەبن واللهی ئەو ئوتێلێک ئێستا لە کوردستانە هەیە لە ئێرانان نیە ئەبوو کوالێتانی کە دروست کراوە ئەمە ئەبێ نابێ ئێستا ئێمامانە وەک بیربیرەی چامان بیپارێزین هەرچەند من لێرەوانێ بەڕاستی خانمە وەزیری شارەوانی گەشت و گوزار نەورۆز مەولود من سوپاس یەکەم بەڕاستی لێمان تێگە هەندێک لە وەزیرەکان تێمانەگەن من ناچارم لەم زۆر باشە بەڵام بۆچی وتە تەنها وەزارەتی سامانە سروشتەکانە کە دوژمنی کەرتی تایبەتەوە بەرهێنانە بۆ دوژمنە ینی من ئەزانی چی سەرم لەمە دەرناچێت کاکە بڕیارەکە دەرەکات ئەم بڕیارە دەریەکە ئیمزایەکە ئەوی نێرە بۆ لە جێبەجێکەن دوای 4 ڕۆژ ئەو معمەلانەیەمە هەر هەمی وەستێت کاکە بەس ئەپرسم کاکە چی بەرامبەرەوە کردووە کە بتوانێت لە ماوەی پێشوا هەر لە ناکاو کاکە ئاگادار بە لە بەغا لە ئێستا عێراق بەداخەوانێ کە هاتن لێرە کۆنفرانسیانە کرد بۆ پیشەسازی عێراق لە سلێمانی تا 2 ساڵە کۆنفرانسە کراوە خۆ جەنابتان لێ بوون من خۆم لێ بووم من راپۆرتێکتانم زۆر بەدڵ بوو کە ساڵی یەکەم کردان وەزیری پیشەسازی عێراق وتی جێگای شانازیە بۆ عێراق کە لە 130 هەموو پیشەسازی عێراق لە پارێزگای سلێمانیە ئێمە لەگەڵ کاکسیروان سەرۆکی ژووری بازرگانی و هەندێک لە برادرانی تر گوێ لە بەرای خۆت بگرە پرۆژەیەکمان حاضر کرده بوو لەوەیە بووین ئەم پرۆژەیە تەواومان کرده بوو لەوەیە بووین کە پێشکەشی بکەین لە ڕێی برا پەرلەمانتارەکانەوانەیە لە بەغا
سلێمانی ببێ بە پایتەختی پیشەسازی عێراق بەڵام هاتن چیان لەگەڵاکردین برادرانی دوژمنی ئەم گەلەکە چاویان بەم کوردستانە هەڵنایە هاتن لە دوای ئەم کۆنفرانسانەکە لە کۆنفرانسەکە ئەعلان کرا سلێمانی لە ساسی پیشەسازی عێراقی تایە هاتن لە عوزێم سەیتەرایان بۆ دانانی ئێستا مشکلیان بۆ دروستکردنیان ئاسنمان بە ئاسانی بڕوا چیمەتۆمان بە ئاسانی بڕوا ئەنجا لە بەرامبەریشا چۆن ئێستا حکوومەتی عێراقی گەورەترین دەعمی قیتاعی سەنعەکە لێ بڕۆ ئەوی مەعمەل دروستکە لێ پارەیاتی زەویاتی احترامی لێگرێ ئێستا چیان کرد چەند مەعمەلێکی تری گەورە لە عێراقا دروستکرا ئێستا گەورەترین مەعمەلی بەرهەمێنانی شەکر لە نەجەف و یان لە نەجەف یان لە کەربەلا کەوتە لە ئاستێکی زۆر گەورە ئیزەید چەندین مەعمەلی گەورە لە بەسڕاوە بگرەوە هاتن بۆ ئەوەی سلێمانی ئەو شەرەفەی پێ نەبڕێ بەڵام کاکە ئەوە دوژمنمە من ئێستا 1000 ساڵی کە لەم عێراقەیە بژیم 1000 ساڵی کە بڵێن عێراقێکی فیدراڵەوە بێ بەیەکۆ بژین وەڵڵاهی چاویان بە کورد هەڵنایە بەڵام ئەی من ئەپرسم ئەوە دوژمنمە ئەی وەزارەتی سامانە سروشتەکان کاکە تۆ بۆ دوژمنایەتی مەکەیت تۆ لە پای چی هاتووی بێتاقەتی بۆەوەی کە ئەم معمەلانە چەند معمەلێک کاکە گریمان ئەم چەند معمەلە کەم بوون خۆ مستێک بوون لەو خەرمانێکە ئەمانیش دەیان معمەل دروستکەین باش ئێستا ڕەنگە بینەران بڵێن بۆچی وەزارەتی سامانە سروشتەکان دوژمنەیە لەبەر چۆ کارێک بۆ نمونە ئەگەر پێیان بڵێ لەبەرەوە بەڕاستی پێت بڵێم من لە بەرنامەیەکی تری شایە لە کەناڵی ڕوودا باسم کردووە بەڕێز نێچەرەوان بەرزانی قوبات تاڵەبانی بەقەدەر ئێمە ئازار بە دڵیانەکە بەڵام ئەم برای بەڕێزەمان بابۆت باسکەم ئەو دەسەڵاتی بابۆت باسکەم کاکە بابۆت باسکەم زانم ئەڵێ چی خۆی مە گلەیە گەورەکەمان من لێرە ئالێرە گلەیەکەمە گەێنمە حکوومەت هێرمی کوردستان لە پێشوانێ بۆ ئەو دوو بەڕێزە کە سەرۆک و سەرۆکی ئەنجومەنی باڵاوە بەرنان جێگری سەرۆکی ئەنجومەنی باڵاوە بەرنان وەزارەتی سامانە سروشتەکان ئەو سیاسەتە پەیڕۆکە من داخلی نابم ئەوێ ئیسپاتی کە بۆ نەتەوەکەمان کە ئەوەی ئەوان خۆیان نەو دەفرۆشن و لە دەروی فرۆشن ئیشێکی زۆر زۆر باشەکەن بۆیە لێرە چیەکات موچەی هەرێمی کوردستانی گرتوۆتە ئەستۆ بۆی معاش پیاکات هەموو شتێکەکە لە پێناوی پارە پیاکە بینێرە بۆ وەزارەتی دارایی بۆی معاش بە معمەلتیا چێ معمەلە چێ بە ناخی عەرزە مستەسمیری فلازەکە پیشەسازی نامێنێ وڵات بەکارهێنەرە تخوا عیب نییە بۆ ئێمە عیب نییە ئێمە بچینە دەرەوە چیلکەی دانبێنین دارمانی پێ پاکەینەوە عیب نییە ئێمە عەلاگە بێنین لە دەرەوە عیب نییە ئێمە دەرزی بێنین لە دەرەوە کورە عیب بە معمەلی وا هەیە لە کاکە براگیان معمەل هەیە معمەل لە ئێرانە بایی 1 ملیۆن دۆلارە پێڵەن ئێستا بۆ نمونە هەندێک برای بەڕێزش لێم عاجزە بن هەندێک شەربەت یەت بۆ کوردستان ئەو سەنی جوشتە معمەلەکەی بای 2 ملیۆن دۆلارە ساڵی بای 2 ملیۆن دۆلار شەربەت بێ پرتەقاڵ ئەرە کاکە لێرە داواکەم لە خەڵکی کوردستان پرتەقاڵ تو ئەو خوایە خۆتان بیگوشن بیکەنە پەرداخێکەوانێم بۆ لە ئێرانەوە من شەربەتم بۆ بێت هەمی موادی حافیزەی تێکەن هەرچی نەخۆشی و سەرەتانێک ئێستا لە جەستەمان هاتووەتە ناو جەستەمان و هەمی ئەو نایاڵن کاکە براگیان وەڵڵاهی شاری پیشەسازی عەربەت کە پەکیان خست 69 معمەلی خۆراکی تیا بوو ئەتوانم بڵم لە ساسی بەرهەمە خۆراکیەکانی ناوچەی سلێمانی کوردستانی بەرهەم ئێهێنا بەڵام کاکە من وەختێ بێن لێرانە ئەم ئاوە ئێستا مقاومە ناکە ئەمای بینی ئەمە خۆ ئێستا ساڵان بای 100 ملیۆن دۆلار ئێمە لەم ئاوەمانێنا هەرێمی کوردستانەوە بەڵام دوای ئەوەی کە دایان معمەلی ئاو دروست کرا ئێستا ئەم من لێرە ڕاگەێنم 26 معمەلی ئاو بەرهەمە غازیەکان لە تەنها لە دومانی ڕابردووە بۆی ئەو سیاسەتە هەڵانی وەزارەتی سامانە سروشتەکان پێڕۆکە هەمی داخرا باشە سیاسەت هەڵەکە چییە بۆ نمونە چییانی کاکە زان سیاسەت هەڵەکە چییە ئێستا ئێمە لەم ژووریان بەرنامە پێشکەش ناکەین ئەگەر ئەو برادەرە ئێستانە گڵۆپەکان بکوژێنێتەوە سیاسەتی هەڵەیە چونکە بەرنامەکەی من تۆ پێشکەش ناکرێ ئەوەی کە معمەلەکەی من ئیشی پێەکە هەمیە کوژێنێتەوانە نەوتم لەسەر ئەزانە چی لێکا قیرروسیا گرانی کردەوە بە 250 ئەیکا بە 200 دلاری بە 250 دلار کارەبان لە وحدەیەک لە 10 دینارەوە گەێنێتە 100 دینارەمانە قەیناکە کاکە بەس کاکە نابێت لە بەرامبەر بێ بمپارێزی دەوەرە گومرکیش خڕە سەر بەرهەمە دەرەکێکە ئازار مەدا ناڵێ من وەک معمەل بمێنمەوە معمەلەکە و تەفنیژەکە ئەی کاکە گیان برای عزیزمە بێ خەڵک لێمان تێگات باشەی ڕۆڵی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی چێکە تۆ دەڵێ ئازاریان پێگەشت مادام ئازاریان پێگەشت ینی ئەو دەسەڵاتەکەی زیاتر یەکێک لە وەزیرەکانی حکوومەت پەیوەندی پێوە کردم لەو بەرنامە ناوی نایانم چونکە احتیمالی هەیە ئاوەک ئامانەتێ بێوتی یەکسەر کاگنێچرەوان ئەو کاتە کاقوبا لە دەرەوە یەکسەر داوای کردوتی بەپەلە بەڕێز وەزیری پلاندانان لەگەڵ سکرتێری ئەنجومەنی باڵای ئابووری کاک عوسمان شوانی بەپەلە سەحەب معمەلەکان نامان کرد تەوان من نامەیەکم لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بڵاو کردەوە ئەو نامە تاریخیە تاریخ ئەو نامە ئەنووسێتەوانێ کە چیمان بەرامبەرەکەی لە دڵمان بوو لە ئایفۆڕێکا بڵاوان باش جا گوێ لە برای خۆت ئێستا من لێرەوە بەڕاستی ڕاگەنم لە کەناڵی پەیام کۆبوونەوەی یەکەم کراوە 4 خاڵ خراوەتە ڕوو بەداخۆ من ئەو کاتە لە سەفەر بووم 4 خاڵ خراوەتە ڕوو ئەو 4 خاڵەمان ئەگەر بۆ چارەسەر نەکەن معمەلەکانە بێ هەمی داخرێت بەڵام وعدیان داوە 4 خاڵەکە چییە هەتا یەکێک لە وەزیرەکان لە کۆبوونەوەکە توی وەڵڵاهی کاکە هەموو شتێکمان پێکرێت بەس دەگەڵ کاک ئاشتی هەورامی کە وەزیری لێرەوە ڕاگەێنم هیچمان پێ ناکرێت نازانم وەزیرەکەی نایرم نایە وەزیرە بەرم چونکم داماوە دوایی بۆی بۆ کێشە بۆ دروست کێشە کاکە براگیان ئەزانی چی
بەجددی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بێتە پێشەوانیە ئەبێ بێتە پێشەوانیە خەمێکی ئەم کەرتی تایبەتی هەرێمی کوردستان بخوا باشە کاکە برا تۆ بۆ ئەو پرسیارە ناکەی وەرە با بەیەکەوە 3 دقە نازان بەرنامەکە و کاتیشەنە با 3 دقە باسی بابەتێکی زۆر گرنگکەین کەرتی گشتی هەرێمی کوردستان ئێستانە پەکی کەوتووە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ئێستا کەرتی گشتی هەرێمی کوردستان پەکی کەوتووە و بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە بۆ لەو کاکە گیان وەرە 2 دقە بوەستە معمەلمان هەیە داهاتی مانگانەی ئەم معمەلی چیمەنتۆیە بۆ نمونە 10 ملیۆن دلار بۆ لە مانگێکە داهات خاوەن معمەلی 10 ملیۆن دلار داهاتێ بۆ گوێگرە بە ئەمە وەڕنکەمەوە هەموو کەرتی گشتی سنووری پارێزگای سلێمانی بە هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینەوە لە مانگی دا 5 میلیارد دیناری دەست نەکەوتووە بە پارەی زەریبە بە کارەبا بە گومرگ بە باچ ئەرێ من ئەپرسم ئەی هاوار پارێز ئەمانگی دا محاسبەم کەن لەسەر ئەمە باسی مانگی داکەم کە مانگی بایکۆتی دام و دەستگاکانی حکومەت بوو لە سنووری پارێزگای سلێمانی بە درێژایی ئەو مانگە ئەپرسم وەرە حکومەت آخر هەندێک وڵات نەنەوتی هەیە هەندێک وڵات ئاگادار بە هەندێک وڵات تەنانەت پیشەسازی نییە هەندێک وڵات تەنانەت گەشتیاری نییە هەموو ژیانی ئەو وڵاتە لەسەر زەریبەیە وەرە لە مانگی دەیە هەموو پارەی سنووری پارێزگایەکی گەورەی کوردستان کە گەورەترین پارێزگای کوردستان سلێمانی ئاگادار بە پارێزگای سلێمانیە بە هەڵەبجە و بە ڕاپەڕین بەگەرم هەموو داهاتەکەی کە دەستی کەوتووە زانی بەقەیچی دەستکەوتووە بەقەی معمەلێکی کۆنکرێتی دەستکەوتووە کەواتە تۆ بیرکەرەوانی ئێمە ئێستانە کەرتی گشتیمان ئاوالاتۆ ئەشی بین ئێستا کەرتی گشتی تاوەکو ئێستاش دوایی نەکردو کاکە برا عزیزم ئەمەد وەڕنکەموانێت لە ناو سنووری پارێزگای سلێمانیە من سرم زۆرماوە لەمە سەرسوورمانی خۆم پیشانە دەم بۆ کاربەدەستانی وڵاتەکەم لە سلێمانی زۆربەی دارەکانی حکومەت 2 ڕۆژ ڕۆژی 4 ساعت داوامەکەن ئەوە ساڵ و 2 ساڵ و 3 ساڵی تێپەڕان کاکە گیان ئەی بیتیانە بێمە ئاشکرایکەین ئەمە نمونەیەکی خراپە لە حکومەتداری لەلایەکی تریشەوانەیە بینیمان کەرتی تەندروستیمان چی بەسەر هاتووە هەچی نەخۆشە قوڕی بۆ گیراتەوە بێ ڕاکات بۆ خەستەخانەکانی دەرەوە خوێندن و کەرتی پەروەردە و فێرکردنی وڵاتەکەی تۆ بزانە چی بەسەر هاتووە لەو لاوانە شەقام و جادەکانمان ئێستانە تەنانەت چاڵەکانیشمان پێپڕ ناکرێتەوانە پرۆژەمانەیە پرۆژە حکومەت 50 ملیۆن دلاری بۆ پرۆژە خەرج کردووە سەر بەر 500 ملیۆن دینار پرۆژەکە 500 ملیۆنی پێویستە پرۆژەکە ناکرێتەوانە ئەمانە هەمووی کارەساتە بەسەر کەرتی گشتی باشە ئەگەر کەرتی گشتی لە وڵاتێکە ئاوای بەسەر بێ ئەبێت چی بکەین ئەمە مەجالیتیان نەماوە بەیەک و دووە بێمە بچینەوە بەردەمی کەرتی تایبەت و ئابووری وڵاتەکەمان لە ڕێی کەرتی تایبەتەوە بۆ بژێنینەوانە ئەگەر کەرتی تایبەتی هەرێمی کوردستان تیاچێت و کەرتی گشتیش تیاچی ئەو کاتە ئێمە چیمان بەسەریت ئێمە کە ئێستانە هاوارەکەین من لە بەرنامەی کە شاوتومە من سەحەب معمەل نیم من وتەبێژێکێتی بەرنامەی کوردستانە بەس ئەم ڕاستیانە بێ ئاشکرا بکەین تەنها لە بواری پێشەسازیە ئەگەر پرس بە یەک مستەسمیری زۆر باشکەن لە بواری گەشتیاریە پرس بە یەک مستەسمیری باشکەن لە بواری لە سێکتەری مەسەلەن لە سەکتەری کشت و کاڵا پرس بە مستەسمێرێکی باشکەن ئەم سێ کەسە بێنن داخلی کۆبوونەوەکانی کەن ئەمڕۆ جەنابتان بڵاو کەناڵەکان ڕاگەاندن بڵایان کردوانێ ئەڵێن چی لیژنەی بەدووادا لیژنەی پیاهین بەگژاچوونەوەی قەیرانی دارایی کۆبووەوە ئەرێ کاکە چۆن بەبێ ئێمە هەبێت نابێت تۆ کردی من نازانم ئێستانە هەموو ئەو قەرارانەی کە حکومەت دەری کردەوە بڕیارانەی کە حکومەت هێرێمی کوردستان دەری کردووە بۆچی لە قۆناغی جێبەجێکردنا ئیشی پێ ناکرێ ئەوانەی بەن باسی کەرتی تایبەتەکەمەوەی کە پەیوەندی بە کەرتی تایبەتەوە لەبەر ئەوەی ئێمە غایبین لە دەرکردنی ئەو بڕیارانە وئیلا ئێستا حکومەت بەبێ ئەوەی پارە بۆ کەرتی تایبەت خەرجکا بەبێ ئەوەی بۆ پرۆژەکانی و بەرهێنان خەرجکا کورشتێکی سیر ئەمە کە لە هیچ کەناڵێ باز نەکراوە بە درێژایی ساڵی 2016 ئێمە یەک ئەنجومەنمان هەیە کە بەپێی قانون دروست بووە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان یەک ئەنجومەنی تریشمان هەیە ئەنجومەنی باڵای ئابووری هەرێمی کوردستان ئەم دوو ئەنجومەنە بڕبراگە پشتی اقتصادی ئەم وڵاتن ئەپرسم لە ساڵ 2016 چەند کۆبوونیان کردووە چەند کۆبوونیان کرد یان کۆبوونیەکمان کردویان هیچمان نەکردووە بۆچی هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەو کێشە سیاسیانەیە کە لە هەرێمی کوردستانە گەشتوتە بنبەست هۆکارەکەی ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە بەداخەوانێ سیاسیەکان من بەجددی پێ دڵم برای عزیزم جارێک لە تاران لەو ماوەی پێشوا بە خزمەت مامۆستا عەلی باپیرش گەشتم بۆیە لە کەناڵی پایان باسیەکەم با لێرە هیوادارم گوێ لەو بەرنامە بێت هەموو ئەو گلەی و گازندانەی کە پێویستە بکرێت لە سیاسیەک کە خۆی بە بەشێک لە سیاسەتی ئەو وڵاتی تۆ بزانێت پێمان ڕاگەیانوە کەوتومان ئەوەی کە بەسەرمان هاتووە کارەساتە لە 2016 پێشبینیەکانی ئێمە لە کەرتی تایبەت هەمی ماوە لە میدیاکانە ما سێری کە نەوتمان 2016 چیمان بەسەرێ بەڵام لە 2017 بەڕاستی من هەر ئەو غەم وتووە باسی ئەوە ناکەین تر کەرتی تایبەت دەبووێتەوە 2017 زۆر خەتەرە بۆ کەرتی تایبەت یاریمە کوردستان ئەگەر فریانە دەمرێ کەرتی تایبەت یان بردووە ئێستا خۆی ئێستا کەرتی تایبەت بەشێکی هەناسەی تایە جوڵەی تایە هەندێک لە مستەسمەرێکە ئەن هەندێک ئەزمیان ماوە بەڵام ئەگەر هەژنۆ خاڵ هەیە کە من
باسم کردووە ئێستا لەو بەرنامەیە حەز ناکەم کاتی بەرنامەکەی پێوە بکوژم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستە نەکا لەسەر ئەو هەیان هەش خاڵیان نۆ خاڵە بە جوانی نووسیمەتەوە پرۆژەیەکیش هێزمتیانێ بۆ کەسی بنێرم چونکەمەوە پرۆژەمان ناردە سەرەوانێ و کەسی گوێری نەگرت کورس بەعزێ جار پرۆژەم ناردووە خەڵکی کە خۆکا بە سەحەبی یعنی ناوەکەمانە کوژێنەوانێ برادێکی وەزیر ئەرە وڵا احتیمالی وڵا ڕۆژە چون بۆ لای وەزیرێکی زۆر بەقوتی ئەم کوردستانە ئالم قەیراندارایە یەک دانە مانگ لەگەڵ چەند برادێ خۆمان کوش تا پرۆژێکمان حاضر کە بووم برمان یامانی ئەوە یامە دەستی وتم قوربان بیخوێنەرەوە وتێمانە هەمی کۆنە من زۆر لەوە باشترم لایە ئەی جەنابی وەزیر لەوە باشتر لایە کوا ئەم وەزع بۆ چی وای بەسەر هات باشە بەس وەزیرێ بۆ پرۆژەکەی تۆی کردووە بەی خۆی و ناوی کوژانەوەتەوە هەبووە بەڵێ ئەرە وڵا بۆ خەیرانی دارایی موچە خۆی بەداخەوانێ ئێمە شتێکی زۆر باشمان بڵاو کردەوە جەنابتان دواتە دەینە سەری بەس ناوبڕێکمانەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتەگرنەوە وڵاتن لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دوباره سڵاوتان لەوێت بەڕێزان کە یاسینگە بگرێن و لای بەڕێستان سەبارەت بۆی کە تاکو ئێستا دوای نزیکەی 3 ساڵ لە قەیرانی دارایی 2 ساڵ لە قەیرانە سیاسیەکە یعنی ژمارەی وەبەرهێنەرانی کوردستان پێشتر چەند بوو ئێستا چەندەوە چەند هەزار کەس ئەوەندەی کێوە ئاگادار بن کارەکانیان لەدەستدا. زۆر وەبەرهێنەر هەیە لە کوردستانە وەبەرهێنەرێک هەبوو وەبەرهێنی وەزارەتی بازرگانی پیشسازی بوو لە ڕێگای بەڕێوەبەریاتی گشتی پیشسازیوانێ کارخانەیان دامەزران کە نزیکەی 6,000 کارخانەمان هەبوو و کارخانە بچووکەکان بوو بەداخەوانێ ئەوانە زۆرترین زەرەر و زیانیان بەرکەوتووە پەکیان کەوتووە. من لێرە داواکەم وەزارەتی بازرگانی پیشەسازی بێ بە شێوازێکی زانستیانە مەسحێکی ئەو معمەلانە بکە کە ئیجازیان ناونەتێ بزانە چەندی ماوە 90% نەماوە معمەلی بلۆکەکان و ئەو معمەلانی کە ئەوان معمەلی مەرمەڕ و معمەلی قوت و عەلاگە و با بڕۆن مەسحێکی کەنەوانێ بزانن چیان بەسەراتەوە 90% نەماوە بە تەحەداوەڵم لەسەر ئەوش محاسبە بەڵێ ئەی ئەوانەی تر بەشێکی تر ئەو وەزارەتی 3 جۆر وەبەرهێنەرێ وەبەرهێنەرێکی تر هەیە ئەوانن کە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە ڕێگای بەڕێوەبەریاتی گشتە گەشت و گوزارەکان و مۆڵەتیان ناونەتێ ئەوانیش لە کوردستانە نزیکەی 2-3 پرۆژەمان هەیە کە لەلایەن ئەو وەزارەتەوانێ لەلایەن کاڵێم لەلایەن دەستەی گەشت و گوزارە بەڵام سەر بە وەزارەتی گەشت و گوزارە شارەوانی گەشت و گوزارە ئەوانیش ئێستانە بەهۆی ئەم قەیرانانەی تووشی کوردستان بۆ لە ساڵ 6 بۆ لە ساڵ 7 پێکی کەوتووە. بەشی سێهەمیان کە گرنگە خاوەنی پرۆژە استراتیجیەکانی هەرێمی کوردستانن دەستەی وەبەرهێنانە کە ئەویش خۆی بۆ خۆی خاوەنی نزیکەی 1000 وەبەرهێنەرە لە سەرتاسەری کوردستانە. وڵی کاکەیان وەزعی وەبەرهێنەرەکان ئێستا حالێن من ناچارم باسی کەم هەندێک لەوە بەرهێنەرانە هەموو جار لێم عادزە بنەڵن کاک مەلاسین تۆ بەلاخۆی بەرزمان کەیتەوە بۆ ئاستی VIP مجار دامانە بەزێنتوانێ. ئێستا لە کوردستانە ئەوە بەرهێنەر زۆر باشەکان ئێمە 4 بەرهێنەرمان هەبوو بۆ باش بوو لە ئەمریکا و لە وڵاتە گەورەکانی دنیا وەبەرهێنانکەن 4 بەرهێنەری زۆر باشمان هەبوو لە کوردستانە. ئەو 4 بەرهێنەرە ئێستانە هەندێکیان هەرچەند پرۆژەکانیان بردوێتە دەرەوەی کوردستانەوانێ وەبەرهێنەرمانێ بەڕاستی لە زۆر باشەکان بای 2 میلیارد دلار پرۆژەی بردوێتە عێراق بای 500 میلیۆنی بردوێتە سنە و دەوروبەری. وەبەرهێنەری کەشمان هەیە ئێستانە لە جۆرجیای استثمارات دەکا من خۆم ئەم معلوماتانێک کە باسی یەکەم بە دەقیقی لامان ینی سەرمایەکانم بردوێتە دەرەوە بۆچی کاکە وەبەرهێنەر وەخت پەرسیێلکەوەیە جاری کەش باسم کرد برای عزیزم لە هەر شوێنێ قازان چەبێ ڕابوو ئەوێ خۆدانانیشە بەدیاس ئەم جەنگجاڵەی لە کوردستانەوە دروست بووە بەس دەکرێت ناکرێت بەرژەوەندی نیشتیمانیش بەرژەوەندی نیشتیمانی زانی چۆن چۆنێک کاکەگیان من وەختی سوور بزانم من کە تیاچوو میتر هاو نیشتمانی چیم
ئەوەستا ئێمە وەبەرهێنەرمانە بوو فیشێکی نابە خۆی و کوشت وەبەرهێنەرمانێ وەبەرهێنەر بۆ خۆی کوشتووە بەڵێ وەبەرهێنەرمانە بۆ خۆی کوشت و ئێمە وەبەرهێنەرە زۆر ڕەسەنەکان ئەویان نەکردووە بەڵام بە جددی کاریگەری زۆر خراپ لەسەر وەبەرهێنەران ئێستا ژمارە چەندەوەی کە لە وەبەرهێنەرەکانە لە سەرتاسەری کوردستانە لە کۆی 1000 وەبەرهێنەری فعال کە من بە وەبەرهێنەرە چالاکەکان باسم کردو مەسەن هەرێکی بە دەرەجەیەک چالاک بوو ئێستا يعني لە هەموو کوردستانێک فاروقی ملا مصطفى یەک ئەحمەد ئیسماعیل هەیە مەسەلەن یەک شێخ باس هەیە یەک قەیوان هەیە یەک ئەمانە کە زۆر باش بوون بەڵام وەبەرهێنەری کەشمانە بۆ ئافرین وەبەرهێنەرێ بتوانێ بێت معملێک دروستکە لە معملێکی دۆشایی تەماتە دروستکە لە هەڵەبجە لای منەوەش وەبەرهێنەرێکی زۆر گەورەیە میمەوە چالاک بووە بەڵام لە کۆی ئەم وەبەرهێنەرانە کە بۆ برای خۆمی بازەکەم ئێستا لەسەر تاسەری کوردستانە گەفتوێ بە دوانە بگەڕی 150 وەبەرهێنەرە دۆزیتەوە لەسەر تاسەری کوردستان ئەرەوە دۆزیتەوە هەندێکی هەر کۆمپانیای نەماوەمایە پوچ بۆ وەبەرهێنەر نیە هەندێکی زۆر باش ئەی سەبارەت بەو کەسانی کە ئێستا چەند لە کردی تایبەت وەبەرهێنەر ئامارێکتان لە وەکوێتی وەبەرهێنەران بوونە چەند هەزار کەس بێکار بووە لە ماوەی 2 ساڵە لە ساڵ 2013 بە مەزبوطی لەسەر تاسەری پرۆژەکانی هەرێمی کوردستانە ئەوەی کە پەیوەندی بە کەرتی تایبەتەوە 383,000 کەزیشیە کرد ئەی ئێستا بە بۆچوونی من پێچێت ئەمڕۆ پەرلەمانتارێکی بە ڕێزیش تەلەفۆنی بۆ کردم ئەو ژمارەم بۆ پشت ڕاست کردەوە ئەو 83,000 نووسی بەڵام 60,000 کەس ئێستا لە کوردستانە لە کەرتی تایبەت ئایژەکە تەنها 60,000 کەس 60 بۆ 63,000 کەس ماوە چونکم ئێمە ئەزانین چی کاکە برا ئەو ڕقەمانەمان لە ئێستا زۆر جارەیە هەندێک برادەر ئەڵێ کاک مەلا یاسین ئەم ڕقەمانە تۆ وەک مەلای مەجبورە ئێڵێ دیان کاکە من ئێستا بۆ نمونە ڕۆژانە تەلەفۆنەکەم بەڵام کاک عومەر ئیسماعیل چەندت ماوە لە بازیان لەم عەمەلی ئەوە تەلەفۆنەکەم بۆ ئەو مستەسمیراڵەم کاکە چەندت ماوە من لە پرۆژەکانی خۆم سەیرەکەم لە کۆمپانیای بەڕێز لە ساڵی 2023 معاشی کۆمپانیای بەڕێز 550,000 دلار و هەرمانیە هەمی بە ئەولاد پاراستومانە لای خۆمان بەس ئێستا معاشمان 50,000 دلارە 500,000 دلار کەمی کردو چی کەمی کردو خۆ کارمەندەکان مەمین ئاردوتەوە بۆ ماڵەوە چی لێ بکەم من ئێستا بەڕاستی لە کۆی ئەو پرۆژانەی کە هەمبوو لەسەر تاسەری کوردستانە یعنی کەمترین کارمەندم لای خۆمێشتەوە چونکەم بەدان میلیۆن دلارمان لای پارە لای هاوڵاتی کەس پارەمان بۆ نایانێ ئەوەتە لە پەیام گوێ لێشەوانە لە ساسی داشکەنین خەڵک قەرزەکەمان بۆ بێنێتەوە کەس نایێنێتەوانێ ئەی باشە من وەختێک بازارم نەبێ عەرز و تەڵەب لە بازار خواز لەسەر بازار نەمێنێت من چی پیشان بم بۆیە ئەمە وای کردووە ناشکرێ مەسەر من مانگە مەعاش بم 2 مانگ بم جا مستەسمیرێکی ڕەفیقبانتی کاکە من مەعاشدا نابەزێنم ڕیگلامێکی شیکرد یەکەم کۆمپانیا وڵات دوای ماوەیە زۆری پێ نەچوو 6 مانگ کاتێکم زانی یای لەنی ناوەڕاستی مەعاشی کارمەندەکانی نیوەشی نار بۆ ماڵەوە ناتوانانی کاکە چیەکەی زۆر باش ئەی ڕێژی هەژاری چەند بەرزبووەتەوەی بێکاری بەڵام شتە بیر نەچێت ئافرین بۆ ئێمە لە هەرێمی کوردستان بۆ کێ بۆ ئێمە کەرتی تایبەت کە نەمانتوانی لە ماوەی ڕابردوو لە 2006 ئەوەی ڕامانەکە بە دوای وەرگرتنی مۆڵەتا نەمانتوانی تا پەرلەمان کارا بوو یاسای کار و دەستەبەرکردنی کۆمەڵایەتی هەموارکەینەوە بۆ بەرژەوەندی ئەزانی بۆچی لەلای ئێمە خەڵک تخوا لە هیچ وڵاتێکی دنیا ئەمە بۆ کارمەندێ 10 ساڵ لە شەریکی ئیشکا پێ بڵم بڕۆ بۆ ماڵەوە ئەی ئەو چەند وەختە کە زەمان دایرە ئەگەر گرنتی ژیانی کارمەندی کەرتی تایبەتە بۆیە ئەستان خۆش حاڵین وەکو بەرێنەکان بۆ نمونە یاسای دەرنەچوو خەڵک ئاوا بچێتەوە ماڵەوە کاتە کەرتی تایبەتیان ناچوو ئێستش باشترین شت ئەوەیە حکومەت هەرێمی کوردستان ئەبێ ڕێگایە بدۆزێتەوە ئێستا ئەگەر ئەم حکومەتی ئێمە وەک ئێستا کە گیری خواردو بەدەست معاشخۆرەکانی خۆیەوە و هەرچی ئێستا حکومەت هەموو ئاسانکاریەکە بۆی خەڵک مۆڵەتی بێمۆچە وەرگێ وەری ناگرێ بەڵام ئەوی کێشەکەلەوە کەرتی تایبەت زەعیفە دەبا کەرتی تایبەت بە قوت وایە حکومەت ئێستا ئەو بڕیارانی کە دەرێکرد چۆن جێبەجێ بوو پرسیارێکت کرد من لێرەشەوە حەزەکەم وەڵامی ئەو پرسیارەت بمەوانێ لە هەرێمی کوردستان بوو بە دوو چین بوو بە دوو توێش ئێستا پرسیارێکت کرد باوە خۆ جواب بمانێ دڵنیا بن ئەمە لە 195 وایە دڵنیا بن هەرێمی کوردستانی عێراق ئێستا بوو بە دوو توێش توێژێکی پەککەوتوو داکەوتوو ئێستا گوزەرانی ناڕوا لەبەروی ئێمە ژیانی خەڵکمان کرد بە کەمالیات خەڵک ئەم مۆبایلەی کە هەیەی ئێستا نازانێت چۆن و ئەنتەرنێت وحدەی ئەنتەرنێتی پێ ناکڕێ بەنزینی پێ ناکرێتە سیارەکەەوە ئەو فەق ئێستا زانی کێکەم دەرامەتە ئەزانی کێکەم دەرامەتە مامۆستایە کەم دەرامەتە خۆی و ژنەکەی و کوڕەکەی کچەکەی سیاران هەیە ماڵی وا هەیە 4 سیاران هەیە 4 سیارە ئەمانە لە لای ئێمە جێگیر کراوە بەڕەخەم لە کۆمپانیاکانە لە کۆمپانیا گەورەکانە کە دانیشێ فەرموو وەڵاهی قوربانجان بەخوا پارەم پێنێ بەڵێ خەمە سیارەکەمانێ وڵی پارەم پێنێ وحدەی دەکەم خەڵکمان فێری ژیانی کەمالیات کرد ئەزانی خەڵک چی لە هادێسە کاکە براگیان ئەمە من حەزەکەم لە مامۆستایانی بواری ئابووری پرسیت با بێن یەکدانەوەیکی زانستی ئابووریانە بکەین خەڵک ئێستا لە سا هەفتا بۆ 75 ئێستا بوو بە طەبەقە محتاجەکە
لە 125 بوو بە پاشا قەیرانی دارایی هیچ کاریگەری نە لەسەر خوێندنی مناڵەکانی نە لەسەر تەندروستی ئەزانی مناڵەکەی تووشی کۆکابێت چی لێکە یەکسەر بۆ تورکیا ئاگادار بە ئەمانە کێنەوەیەوەش دەگرێتەوە بەرێن بەڵێ منی دەگرێتەوە ئێمە هەندێک مستەسمیر هەین بەڕاستی هەر خۆ ئەمانگرێ هەر ئەستەن بێمەوقیفین لەگەڵ مۆسعی کە دروست بووە هەندێک لە مستەسمیرەکان ێستا دەستیان بە کڵاوەکەی خۆیانە گوتوڵە بانەی بە بەڵام هەر بای بە هەندێک مستەسمیر ئەڵێ قەیرانی دارایی ئاگرە سوورە لە خۆم دوورە وەڵڵاهی لە خۆی دوور نییە چونکە ئێمەش بێوەفای هەندێکمان ئاگادار ئەوانی ترکێنەوە پاشا دەژینیان جۆ لەبرێکەواتە لە وڵاتێکە ئەگەر وای لێ هات ئەمە قسەی من نییە لە ئابووری ناسان پرسە لە وڵاتێکە ئەگەر ژیان بوو بە دوو تەبەقەوانێ لە ساڵ 5-6 احتیمالی هەیە من ئەڵێم وەسەد نەما لە کوردستانە کێشەکە لەوەیە وەسەد نەما جاران لە ساڵ 2019 بەرەو دواوە توێژی ناوەڕاست چینی ناوەڕاست نەما خەڵک زۆربەی زۆری وەسەد بوو خەڵکێکی کەم هەبوو کە ئێمە لە جارێکی تر هەر لە پەیام لە 2009 بەرنامەم لەگەڵ ئێوەیە کردووە هەموو هەژار نشین لە کوردستانە ناگەشتە 30,000 عایلە لە کوردستانە ئێستا لە هەرێمی کوردستان ئاگادار بە 5 ملیۆن نفوسمانە ئەگەر بەپی معایری عێراقی بیکەین یعنی 5.9 نزیکەی 1,950,000 خانەواداکە بە بۆچوونی من ئێستا لە هەرێمی کوردستانە 650,000 خانەوادە لە کوردستانە ژیانی ناگوزارێ نەک نانیە بیخوا کاکە کەس نامرێت لە برسانە برنجەبای شتیان هێناوە خەڵک تووشی سەرەتانەکە من باسی ئەوە ناکەم من باسی واقعی ژیانی خەڵکەکەم 650,000 کەس ئێستا لە کوردستانە ژیانی ناگوزارێت بە بەراورد لەگەڵ ساڵ 2000 باش ئەوەی کەوت وەکو پاشایەکان دەژی ینی کوڕی دەسەڵاتدار و ئەوانەی کێسە باڵەسن لە حکومەت ئەوانن کەوەکو پاشا دەژی تا مدیر عامیش تا مدیر عەقدەمیش بە وەزیرەکەی ئێوە شەوانە بە وەزیرەکانی یەکگرتووش و بە وەزیرەکانی لەگەڵ احتراماتی زۆرما بزوتنەوەی ئیسلامیەوانەوە هیچی پەکیان نەکەوتووە و ژیانیان ئەزانم بەڵام برای عەزیزم دەتۆ گوێ لە برای خۆت بگرە ئێستا من نەزانم حکومەتی یارمەتی کوردستان معاشی وەزیرەکان شیکەم کردو تۆ چاگەزانم بەڵام معاشەکەی گەیاندوتە ئاستی چی ئاستی حاکمێک کە جاران مەسەلەن مامۆستایەکی جامیعەیان ئەوە تۆ ئەزانی ئێستانە مامۆستای جامیعە هەیە وای لێ هاتۆ معاشەکەی بۆ بە 900,000 دینار مامۆستای جامیعە هەیە 15-20 ساڵ خزمەتی هەیە معاشەکەی بۆ بە 750,000 دینار ئەم مامۆستای جامیعەیە کاتی خۆی مناڵەکانی لەسەر ئەو ژیانە ڕایەنابوو کە دوو بە دووست بەس ئێستا بە 750,000 دینار گوزەرانی ناڕوات یعنی بڕوا بکە لە قتەی وامان تۆمار کردووە زەلامی وا لە دەرگای یاوین بۆ یارمەتی سەرماسپی بووە تحمل ناکرێت ئێستا زانی هەندێک خەڵک هەیە لە دوهۆک محتاجەیە بۆ سلێمانی داوای یارمەتیەکە کاکە براڵم بۆ هاتوویت ئەم ێوارەیە والله وبالله لە سۆرانەوە دوان هاتون دوو پێشمەرگ ئەڵم بۆ هاتووی پێشمەرگە بەڵێ ئەڵم بۆچی هاتون بۆ ئێرە قاچی پیشانەمە ڕۆحم ڕۆی ئەڵم بۆچی هاتوویت کاکە ئەڵێ والله لە سۆران ڕوونایە داوا بکەم لە دووەکەوێ بۆ لامان ئەڵێ ڕوو لێرەش دەستێمانی من ڕەفیقێکم هەیە مستەسمیرە لە دووەکەوە تەلەفۆنی بۆ کردم وەڵێ مەلا یاسینەوە خۆیەوە زۆر دەوڵەمەندن بۆ خەڵکی سلێمانی بێ لێرە داوای یارمەتیکە بەڵام چییە ئەوەی خەڵکی سلێمانیش ڕووی نایە لێرە بچێت داوا لە کۆمپانیەکان داوای یارمەتی بکە ئەمای کە بۆ تۆی باز دەکەم کار ئێستا بەجددی من زۆر سەرم سوڕماوە لەم خەمساردەیەکی ئێستانە ئەم حکومەتەی ئێمە ئێستا هەیەی بەرامبەر بە گوزەرانی هەندێک خەڵک کە ژیان تێک چووە بەجددی ژیانی خەڵک وەستاوە یعنی ئێستا ئەڵەن ئەم برادەرە لەواچێ فرمێسکی تیمساحی بڕژێ کاکە برا هەندێک ماڵ هەیە ڕۆژتوین 10 ڕۆژ شیری پارەی شیری پێ نەبووە شەکری کردوێتەوە ناو ئاوە کردوێتە ناو مەمکەم ژیاتی بە مناڵەکانی ئەمە ژیانی خەڵکە دەستێمانەیە بە بەڵگە لامانە هەموو ئەمانە یعنی کاکە ئەگەر خەڵک ژیانی خۆی ڕنابێت لەسەر موچەکەی 4-5 مانگۆ نەگرێت چی بکات لە تۆ پرسم چی بکە ئەبێ خەڵک جوابیان پرسیارە باتەوە بێ حکومەت جواب باتەوە کابرا ژیانی خۆی لەسەر ئەو موچە 500-600 ڕاهێناوە ئێستا بۆ بە هەرچەندێ قەی ناکە بەس وەری ناگرێ ئێ سۆپەرمارکێتەکانیش چیەکەن ئێستا لا قولەرێسی ماڵێک خەبەریان نامێ من ڕۆشتم حەزەکەم کاک سۆران ئەمەرەگە گوێ لێو بەرنامەیە شادیم بۆ بە کە چونوتی کاکەگیان کاک مەلا یاسینگیان ئەوە معاشەکەمە من فڕاشم 4 مانگەوەرم نەکردو سۆپەرمارکێتەکە قەرزمان ناتی واللهی 3 مناڵی هەبووە زۆر لە مناڵەکانی من جوانترن زۆر لە مناڵەکانی من زیرەکترن بەڵام ژیانی خەڵک بەهۆی ئەم وەزعی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە ئاوای لێ هاتووە من نازانم حتا بەڕاستی گلەیم کردووە لە سیاسیەکان هەندێک لە حزب سیاسیەکان بەڵێ لە سیاسیەکان من وەک یەکنین بەڵام بەجددی ئەبوایە ئەم حکومەتی هەرێمی کوردستانە لە دوای ئەوەی کە 2014 مان بەڕێ کرد بەم وەز ئەوانێ نەمانتوانی کێشە سیاسیەکان چارەسەرکەین 14 مان بەڕێ کرد 15 مان بەڕێ کرد 16 شاتە سەری یانی چی تاوەکو ئێستا دانیشتون چاڕوان چەکەن ئێستا من ئەپرسم من لێرە ئێستا پەیامێکم هەیە کاکە ئەگەر کەس گوێمان بۆ ناگرێت ئەپرسم لە حیزبە سیاسیەکان بەگشتی ئەپرسم بە تەمای چین ئەوە 14 و 15 و 16 ئابووریمان نەما وەبەرێنەرمان نەما کردی بەڵندەراتی بە تەواتی پەکی کەوت خەڵک ئەوەتە ماڵوێران بوو ئەوەتە خانوبەرە لە هەرێمی کوردستانە داڕمایە خوارەوە گوێنانی لێ هات ئەم سیاسیانە بەدیار چیەوە دانیشتون بەدیار ئەوەی کە بڵێن
دەیخوا دەرومان لێ بکەیتوانێ وڵی کاکە گەرێمە خۆمان چانەکەن خوا دەرومان لێ ناکاتەوە برای عزیزم من ئەم قسەی کە بە تۆڵم بە زۆر لە سیاسیەکانم وتووە تەنها دەم نەگەشتوەتە دوو سیاسی لەم کوردستانە ئاینا ئەوەی کە سیاسی بوونەوەی کە دەم نەگەشتونەتێ واللهی من بەداخەوانەیە تاوەکو ئێستانە کاک مەسعودم نەبینیوە بەڵام داوای مواجهەیشم نەکردووە بەڵام لەم من لە 2014 کاک نێشوروانم بینی بەڵام لە 2015 و 16 خەتای خۆش بە کاک نێشوروان نەبینیوە بەڵام هەموو سیاسیەکانی تر ئەوەی سیاسی بێ لەم کوردستانەیە بە ڕیز حیزبەکانەوانێ هەمووی ئەم وەزعانەمان بۆ ڕوونکردونەتەوانێ ئێستش بەڕاستی کاکە براگیان ئەبێ ئەو برادرانەی ئێمە لە هەرێمی کوردستانە ئاگادار بن لە ساڵی 2017 ئەوەی کە تۆ باسیەکەی هێڵی هەژاری کە ئیتر خەڵک لە ناچاریە هەندێشت کاکە لە نەوتەکانە کردی من بۆ دەنووسم و دڵنیاش بەلەوەی کە نەعوذ بالله من هیچ شتێنی خۆم بە هیچ نازانم بەڵام کە خەڵک پێم بەڵێ مەلاسین بەس بە مەلاسینم لە 2017 ئەو کارە ساتانە ڕووەدا کە لە هەندێ مەگەل لە سۆماڵ و لە هەندێک وڵاتی تری ئەفریقیاوە وڵی کارەگاتە ئەوەی تر خەڵک ئێستا وای لێ هاتووە ئێستا خەڵک مناڵی خۆی وازلێنێت بۆی بگەورە ناکرێ ئەم کچۆڵە جوانانە بەڕڵیان کردوون بەسەر ئەم کۆمپانیانە هەمی گەنج 15 ساڵ و 16 ساڵ و 7 ساڵ کچی کورد بەڵێ کچی کورد بەڕڵیان کردوون هەمی محتاج بۆ ئیش کاکە لە هیچ وڵاتێکی دنیاە بۆ ئینسان تەمەنی 15 ساڵ و 14 ساڵ بێت و ئافرەتیش بێت و بڕوا بەدوای ئیشا بگەڕێت ئەمە ئێستا ئێستای کوردستانی ئێمەیە دەیان و سەدان حاڵەتی وا تۆمارکراوە کاکە براگیان کابرا باوکی پێڵەڵێ کچم یعنی خوا ڕەحمی کرد من بازێ جار ئەڵێم خوا ڕەحمی کرد بە مامۆستا کە مەعاشی وەرنەگرت و لە بەرامبەریشان مۆزەفی حکومەت کە بایکۆت بوو ئەینا چۆن توانێت تەلەبەکەی بنێرێتەوە بۆ مەکتەب چی باتیە بەڵام لەو لاشەوانێ هەندێک لە ئێمە ومانان من سرم سوڕمالەوەی کە ئەو مەکتەبا کە ئەو مەکتەبانەی ئەهلیانە دانەخرا سرم سوڕما بەڕاستی وە جێگای داخە بۆیە داخرایە ئەبووە مناڵەکانی مەلاسین ئەم ساڵ نیان خوێندا لە مەکتەبی نمونەیی بەڵام لە 1970 مەکتەبی عەرەبەکان لە سلێمانی داوامیان فول و وەزیفەی خۆیان تەواو کرد وەک تەلەبەیەتی بزانە تەلەبەیە چی بەسەرا دەم 2 ساڵە ئەمە هەمووی بەرهەمی قەیرانی داراییە برای عزیزم بەڵێ زۆر باشە بەس لەسەر مەسەلەی موچە ئەوەی کە پێشتر ئێوە پرۆژێکتان ڕاگەیاندبوو تۆ لە ساڵی 2015 بوو وتر لە ساڵی 2016 بەڵێنیان پێداون کە لە سلێمانی جێبەجێ بکرێت و سەعاتێکیش موچە دوا ناکەوێت وابوو بەڵام بۆچی ینی گوێرە هیچ پرۆژێکیش ناگرنەوەنە خۆی لە ڕاستیە مەوزوعی موچە و دەستکاریکردنی موچەی بەم وەزعی ئێستاوانە من دڵنیام لەوەی کە ئەوانەی کە ئەو هەڵەیە دوو هەڵەی زۆر گەورە کراوە لە کوردستانە تاریخ مێژوو ئەم دوو هەڵەوە خۆی نووسێتەوانێ دوو هەڵەی زۆر گەورە کراوە لە هەرێمی کوردستانە مێژوو ڕەحممان پێ ناکات یەکێک لەو هەڵانە ئەو موچەی کە ئێستانە ناوی لێنراوە پاشەکەوتیان هەر ناویکە لێنراوە هەر خۆی ئەو ناوە بەڕاستی احترامێ بۆ جەنابەت احترامێ بۆ جەنابەت یعنی هیچ کاتێک ئەو ناوە شایسته ئەوە نییە کە بۆی دانراوە وڵا خۆی کاکە براگیان ناخۆ مەسەل هەر زۆڵ مستەم نییە ئەوە لێ بڕینە ینی لە ساسی و پاشەک کاکە برا بازدەوە بێنین با من حەقەتەکە پێ یەکەم زوڵم کە لە کوردستانە کراوە مێژوو ڕەحم بەمە ناکات تا دنیا تاریخ ئەمە ئەنووسێت و ناشکوژێتەوە لە مێژوو کووردا مەسەلەی موچەکە بەم وەزع ئێستا زۆر بە ئاسانی من لەم بەرنامە کاتنەمەوە باسیەوە ناکەم بە ئاسانێت توانە چارەسەر کرا ئاواشمان لێ نەکردا ئەمە یەک دوو دروستکردنی چەکی بێڕەسیدی بانق ئەو بیرۆکەی هەر کەسێ بووە هەر کەسێ و بیرۆکەی پێشکەشی حکومەت کردووە خیانەتی گەورەی نیشتمانی کردووە ئەزانی کاکە براگیان گوێ لە برای خۆت بگرە ئەگەر من ئێستانە ڕیز ئایلم سێ مناڵم هەیە ئەگەر بمەوێ خیانەت لە مناڵەکانی خۆم بکەم دڵنیا دەکەمەوانێ فێڵیان لێ بکەم دڵنیا دەکەمەوە خۆم نەجەحەت نایانم ئەمەی کە ئێستا مەبینین لەم کوردستانی ئێمەیە ئەگوزارێت هەندێک خەڵک من سرم سوڕماوەلەوەی کە هەندێک خەڵک لەم حکومەتی ئێمەیە وا ڕێگیاندا کوتاوە هەتا حکومەتە بێ وەزیر بێت وڵی وەزیرمان هەیە لە کۆڵ ئەو حکومەتە نابێتەوە تاوەکو ئەمرێت هەر نامرن ئەوە پیریش بوون لە مۆزارەتانەیە 16 ساڵ و 7 ساڵ و 20 ساڵ و 40 ساڵ و کاکە چێکەی تۆ من تێناگەم وڵی من لێرەوە من پێم ناخۆشە قسەی پێچوانەکە من دوێنە پێرەشە و لە کەناڵی سەحەروتم نێچێرەوان بەرزانی پیاوێکی لێزانە ئەتوانێت کارێ باشەگەر جا تۆ گوێ لەبرای خۆت بگرێ بەڵام کێشەکە لەوایە دەور و پشتیان من لێرە گلێم لە دەور و پشتێتی حقیقەتەکان ئەگەر من لەواچێ ئەو شایدیم بۆ بدەن من سپاسێکم بینیمە چەند جارێک لە خزمەتکانتر بەڵام جۆگرە بەڵام وەڵڵاهی هەندێک هەڵە کراوە من دڵنیام لەوەی تەنها ئیمزای ئاخری لەو حکومەتە بە سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت دەکرێت ئەنجا بێجگەلەوە هەندێک بڕیاری کاقوبات هەیە یەتە سلێمانی فەرمانی کاقوبات یەتە سلێمانی لە هەندێک لە دایرەکان حکومەت تۆ دەڵی پیاوێکی لێزانە مادامەوە 2 ساڵە خەڵک لەو قەیرانەدا ئەگەر
مادام لێزانانی ئاگانە دۆخی خەڵک نییە گوێ لە برای خۆت ئەگەنە دۆ گوێ لە برای خۆت بگرە ئەم پەیامی ئێستانە ئی کۆمەڵی ئیسلامیە باشە کەناڵێکی باشە ئیشی تیاکرێت و جەنابتان ئەگەر دووسێ کەس بێت دەست بخاتە ئیشەکانتانەوانێ ئەو پەیڕۆ پرۆگرامی کە هاتانە بێن دەستی تێخن ئەتوانی ئامانجە کۆپێکی ئەمە کێشەکەمان ئەوەیە لەم وڵاتەیە من ئەپرسم ئێستا ئەم شەوە باسی گۆگرەی پرسیارەکەم زۆر گرنگە ئەمە کەی لەم وڵاتە ئێمەیە حیزب دەست لە بینەقاقەی حکومەت بەرێت کەی کاکە حیزبەکان بارن بەسەر حکومەتەوانێ وئیلا زۆر جار من دانیشتم لە کۆبوونەوەی هاتوشم ئەو شایەتیم ماوە من لە کۆبوونەوەی کاک بەرهەما دانیشتم لە کۆبوونەوەی کاعمەرە دانیشتم لە کۆبوونەوەی مەسەلەن کاک نەچیروانە دانیشتم زۆر جار بینیمە ئەمانەی کە نەم حکومەتێمە ڕیاسەتیان وەرگتووە ئەوەی کە ئەوانەیەکەن حریری هەرەوەی کردووە لە لوبنان بەڵام کاکە وەرە سێری حیزبایەتی سیاسەتی وڵاتەکانی تر زۆر باشە بەڵام ئەگەر لێزان بان ئەوان نەدەبوو پێراسیۆنەکە 2 ساڵ لە نیاگەیان لە خەڵک نەپێدوێ گەر بە کورتی بە جدی پێت بڵێم تەمەەن ڕەحم بە کەس ناکات من لێرەوانێ قچێکە ئەوە لە بەروی ئێرە کەناڵی پەیامە من پەیامێک بڵاوەکەمانێ و لێرەوە بە کاک نێچیروانەڵم بەڕێز کاک نێچیروان جەنابەت لە ساڵی 96 کە بووی بەجێگری سەرۆکی حکومەت من ئەزانم جەنابەت کەی لەدایک بوویت تەمەنە 30 ساڵ بوو کاک نێچیروان ئێستا کە ساڵی 2007ەیە تەمەنی جەنابتان بووە بە 51 ساڵیان 52 ساڵ واللهی کاک نێچیروان 7 ساڵی تر جەنابەت تەمەن دەچێتە 6 ساڵەوانێ ئەگەر ئێستا فریان نەکەویت و قەرارێکی بیۆرانە نەیت لەسەر ئەم وەسعی بەسەر کوردستان هاتووە ئەگەر جەنابەت دەستی حیزبەکان نەگریت و هەندێک لەو کۆمپانیانەی کە دەستیان تێکەڵ کردووە لەگەڵ بازاڕە بەجددی من ئەم پەیامە ڕائەگەیەنم دوای ئەوەی کە ئێستا پێدەکرێت لەم تەمەنی لاوەتیان لە دوای 6 ساڵی و 65 ساڵ باشە سپاس دەکەم بەس زۆر بە کورتی پارە هەیە لە کوردستان نایدەمە خەڵک پێ دوای لە موچەکە کە بە کورتوی ئەم پرسیارە دوم شێوازە جوابێ دەمانێ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەر حیزب سیاسەکە ئەگەر واز بێنن ڕێکەون ئیمزای ڕێکەوتنامەیەکی نیشتمانی بکەن بۆ بەرژەوەندی خەڵک پارە وەک کەڕەگەڵایەتە ناو بازاڕەوە وەک کەڕەگەڵە لای کێ تخوا لای هەموو لایەکمان لای هەموو لایەک نییە لای هەموو لایەکمانە بەجددی پێ دەڵێم من ئەمە پێ ئەڵێم ئەزان چی کاکە گوێ لە برای خۆت بگرە ئێستا من داوا ئەکەم 3 حیزب دەست دەخۆیان بەربەند حکومەتێکی نیشتمانی پێک بێن بەیانی وەک ڕەگەڵا بازە پارێتە ناو بەس پارەک لای 2 حیزب نییە کاکە ئەوە هەڵەیە پارە بە 40 میلیارد دلار پارە لای خەڵک لای هاوڵاتی خەوتووە نایەوێ بیخاتە بازاڕەوە یعنی ئەگەر لای حیزبیشی ئاگادار بە حیزبە گەورەکان پارەی زۆر باشیان مستەسمیرە گەورەکان پارەی باشیان لای بەڵام زۆریشی لای خەڵکە زۆر سپاس بۆ بەڕێز یاسین محەموود هەبێژی یەکێتی وەبەرهێنەر سوپاسی بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی دەخواتەمەوە.